شاری کەرکووک وەرزشکار و ڕاهێنەرێکی بە ئەزمموی یاری تۆپی پێ لە دەست دەدات. سەباح نورەدین ناسراو بە قەرە سەباح ڕاهێنەری هەڵبژاردەی پەروەردەی کەرکووک و یاریدەدەری ڕاهێنەری هەڵبژاردی تۆپی پێکچانی عێراق لە کاتی ئامادەکردنی هەڵبژاردی تۆپی پێی کەرکووک لە یاریگادا گیان لە دەست دەدات. 19 سێ خۆلێکی فۆتساڵی کوڕانمان هەبوو لە شاری نەجەف ڕاهێنەرەکەی مامۆستا سەباح بوو تا ڕۆژی دووشەم سەعات 2:30 کاتی ئێمە لە دەوام تەواوبوونەوە بوو ئەوە لە قاعە کەوت کە لە جانی لە دەستدا کە لە ناو یاریزانەکان بوو لە ناو هۆڵی نەشات ڕیاضی بوو. قەرە سەباح پێشتر کێشەی تەندروستی هەبووە. هەر ئەو ڕۆژە دوای کۆتایی هاتنی مەشق و ڕاهێنانەکان بەنیاز بووە سەردانی پزیشکی پسپۆڕ بکات. بەڵام بەر لەوێ بگات بە پزیشک بەهۆی جەڵتەی دڵەوە گیان لە دەست دەدات. ساعت 2 نیوەڕۆ تەلەفۆنی کردەوە بۆ مامۆستا سەباح ئێمە هەردووکمان لە نەشات بەڵام خۆی لە ناو قاعەکە بوو تەلەفۆنی کرد على ئەساس بە تەمای دکتۆرێک بۆی حجزەکەم و حجزمان کرد تەڵەبە هاتوونە وتیان مامۆستا سەباح تێکچوو هاتینە سەر مامۆستا سەباح مامۆستا سەباح بەڕاستی تێکچووە و هەڵمان کردەوە بتمانە بۆ خەستەخانە ئەمرخوای کرد. حسب معلوماتانی کەوا دەستمان کەوتووە مامۆستا کاپتن سەباح خوا عەفویکە مەشاکلی سەحی هەبووە و کێشەی هەبووە لە دڵی ئەو کێشەیە کەوا دروست بووە خۆی جەڵتەی قەلبیەوە لە مجموعەیە کێشەوە ئەو مجموعەی کێشەی کەوا دروست بووە خۆی ئەو بۆڕیانی کەوا خێنەگەێنێتە ناو دڵە بە شێوەیەکی تەواو ناگەێنێ ئەویش بەبوونی ئەوەیە چونکە ئەو عیانە چەوری ئەگرێتن لەو حاڵەتەیە خێن ناگاتە ناو دڵ بە شێوەیەکی دروستەوە. سەباح نورەدین محەممەد لەدایک بووی ساڵی 1970 شاری کەرکووکە نزیکەی 20 ساڵ لە نێو بواری وەرزشدا خزمەتی بە شاری کەرکووک کردووە. دەستی هەبوو لە دروستکردنی چەندین یاریزانی کوڕ و کچی ئەم شارە لە ئاستی هەڵبژاردەی پەروەردەکانیشدا بۆ چەند جارێک پلەکانی یەکەم و دووەمی سەر ئاستی عێراقی بەدەستهێناوە. لە دوای 20 ساڵ وەرزشکردن قەرە سەباح دوای مەشق و ڕاهێنانی خۆی هێنایە ئەم یاریگایەوە. هەر لەم یاریگایەشەوە و لەم شوێنەی کە من ڕاوەساوم بۆ دوجار ماڵ ئاوەی لە دنیا کرد. دەروون مەلاناجی کورسات نیوز کەرکووک.